نەخۆشیەکی ئەمریکی لە ئێرانەوە هاتوۆتە هەرێمی کوردستان، بەڵام هیچ مەترسیەکی لەسەر مرۆڤ نییە. بەڵکو نەخۆشەکە تووشی هەنگەکانی باڵەکایەتی بووە و لە سەدا هەشتای هەنگەکانی وێران کردووە. کشت و کاڵی قەزای چۆمان ماوەیەکە خەریکی ئەم نەخۆشیە بە دوواداچوونی کردووە بۆی دەرکەوتووەکە نەخۆشیەکە لە ئەمریکاوە هاتووە. نەخۆشیەکە پێی ئەڵێن بەچکەگەنی و ڕاستە خۆ تووشی شیلەی هەنگەکان ئەبێت. ئەمەش کارەساتێکی بۆ خاوەن مێشەکانی ئەو سنوورە دروست کردووە. کشت و کاڵ ئەڵێت لە کۆی هەزار مێشەوان لە سنووری باڵەکایەتی نەخۆشیەکە تووشی زیاتر لە سەدا هەشتای ئەم هەنگانە بووە. ئەوان ڕێنمایی جوتیاران ئەکەن یاخود ڕێنمایی خاوەن مێشەکانەکەن بۆ ئەوەی پێداویستی و دەرمانی چارەسەری بکڕن بۆ ئەوەی مێشەکانیان لەو دەردەسەریەی ئێستا توشبوونە نەجاتیان بێ. تا ئێستا تەنیا نەخۆشیەکی باو لە ناو مێشهەنگەکانی هەرێمی کوردستان هەبوو، ئەویش نەخۆشی ڤاروایان پێئەگوت کە ساڵانە تووشی هەنگەکان ئەبووە، بەڵام ئەم نەخۆشی ئێستا نەخۆشیێکی تازەیە کە تووشی هەنگەکان ئەبێت. لە 1964 بە دوواداچوونێکی وردمان لەسەر ئەم نەخۆشیە کردووە، لەگەڵ بەڕێوەبەری کشت و کاڵی چۆمان قسەمان کردووە. حەزەکەین ئێوەش وردەکاریەکەی بخوێننەوە.